بە هیوای کەتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا 135 دەربارەی ئامادەبوون. هەموو وردەکاریەکان دەخوێنەوە. ئەو شێمانای چییە؟ هەڵە نووسرایە. دڵنیابە لە تێگەیشتنت بۆ پرسیارەکە وەڵامەکەت ساغ بکەوە. هەتا تێبگەین لە پرسیارەکە پێویستە 2-3 جار پرسیارەکە بخێنینەوە و پێویستە پرسیارەکەش بە باشی نووسرابیتەوە، هەڵەی ئەوها لە پرسیارەکان نەبن. ئێستا دێمە لای وەڵامی گونجاو دەور بدە لە ڕاهێنانی 1 تا 12. پرسیاری ژمارە 1 هەردی لەسەر توێژینەوەکەی لە خوێندنگە کاری دەکرد. لە کاتژمێری 3:45 دوای نیوەڕۆ هەتا تا کاتژمێری 5:20 خولەک دوای نیوەڕۆ. ئەو ماوەی خایاندی چەندە؟ واتە چەندی پێچوو چەند کاژێرە لە مابەینی 3:45 و 5:20. ئەمن دەبیبینم 5:20 کەم 3:45 بکەم، بەڵام خولەکەکانی 5:20 بچووکترە لە 45 ناتوانم 20 کەم 45 لەبەر هەندێ دەبی ئەمن یەک لە کاژێرەکان خورد کەمەوە بیکەمە خولەک، ئەو جا خولەکەکەی کۆ بکەمەوە لەگەڵ ئەو خولەکە، ئەو جا کەمی بکەم لە کاتژمێرەکەی دیکە. واتە لێرە دەنووسم 1 کاژێر دەکا 60 خولەک، ئەو جا 5:20 خولەک 1 کاژێری لێکەم دەکەمەوە جارێ دەبیتە 4 کاژێر و 20 خولەک. پاشان ئەو کاژێرێک کە کەمم کردەوە خوردی دەکەمەوە دەیکەمە 60، ئەو جا کۆی دەکەمەوە لەگەڵ 4:20 60 خولەک کۆی دەکەمەوە لەگەڵ 4:20 دەبیتە 4 کاژێر و 8 خولەک. 4 کاژێر و 8 خولەک هەروەکو 5 کاژێر و 20 خولەکە. خەڵک کەس ئەوها نانووسی، بەڵام لە کاتی ئەژمێرکردن ناچارین بنووسین 4:8 خولەک. ئێستا 4:8 خولەک ئیشەکەی کۆتایی دێ هەردی، پاشان کەمی دەکەمەوە لە 3:45 خولەک کە ئیشەکەی دەست پێ دەکا. لە لای ڕاست خولەکەکان لەگەڵ یەک لێ دەردەکەم، 0 کەم 5 نابی، هەشتەکەی خورد دەکەمەوە، 10 کەم 5 دەبیتە 5، هەشتەکە دەبیتە 7 کەم 4 دەبیتە 3، کاژێرەکانیش 4 کەم 3 دەکاتە 1. بەو جۆرەی دەتوانم بزانم کە ئیشەکەی هەردی کاژێرەک و 35 خولەک دەخایەنێ. کاژێرەک و 35 خولەک واتە کامە ڕاستە؟ واتە ئەو وەڵامە ڕاستە. کاژێرەک و 35 خولەک. دێمە لە پرسیاری ژمارە 2 باشترین خەمڵاندن بۆ ئەنجامی لێکدانی 98 جاران 31 کامەیە؟ 98 ببورن. 98ەکەی دەکەمە 100 جارانی 31ەکەش دەکەمە 30، 100 جاران 30 3 3 جاران 1 3 3000 باشترین خەمڵاندنە، کەواتە ئەو وەڵامە ڕاستە. ئەو وەڵامە ڕاستە. پرسیاری 3 کام ژمارە توانای دابەشبوونی هەیە بەسەر 10؟ هەر ژمارەیەک خانە یەکانی 0 بی توانای دابەشبوونی هەیە بەسەر 10، واتە تەنیا ئەو ژمارە خانە یەکانی 0 توانای دابەشبوونی هەیە بەسەر 10. پرسیاری 4 ماوەی دابەشکردنی 63 دابەش 19 کامەیە؟ ئەمە دەبی دابەشەکەی ئەنجام بدەم هەتا بزانم ماوەکە کامەیە. 63 دابەش 19.
63 دابش 19 چەند هەیە ڕەنگە سێ هەبی 3 جاران 9 27 3 جاران 1 3 لەگەڵ دووش دەبیتە 5 57 با بە باشی بینووسم 57 ئەوجە ئێستا 63 57 لێ بڕوە 13 7 لێ بڕوە 6 5 لێ بڕوە 0 ماوە 6 کەواتە 6 وەڵامە ڕاستەکەیە ئەوە وەڵامە ڕاستەکەیە پرسیاری 5 653 دابش 32 653 دابش 32 بزانم دەکاتە چەند 65 دابش 32 یەکسانە بە 2 2 جاران 2 4 2 جاران 3 6 65 64 لێ دەرکەم 1 دەمینێتەوە 3 یەکەی دەیمە خوارێ 13 دابش 32 دەکاتە 0 چونکە 13 گچکەیە 0 جاران 32 هەردەکا 0 13 سفری لێ بڕوە هەردەکە 13 واتە ئەنجامی دابەشەکە 20 تەواو و 13 شماوە 20 و 13 شمایەوە 20 و ماوە 13 وەڵامی دروست ئەوەیە پرسیاری ژمارە 6 کاروان پەرتووکەکانی لە 4 کۆمەڵەدا ڕیز کرد ڕیزیش هەڵە نووسرایە ئاوا دەنووسرێ نەک ریز کرد هەر کۆمەڵی 12 پەرتووک بوو پەرتووکیش هەر هەڵەیە 3 پەرتووکی لا مایەوە ژمارەی هەموو پەرتووکەکان چەندە 4 کۆمەڵی هەیە هەر کۆمەڵی 12 پەرتووکە ئەمنە تا بزانم هەموو پەرتووکەکانی لە کۆمەڵەکە هەیە چەندە 4 دەبی جارانی 12 بکەم واتە 12 لەگەڵ 4 جاران 4 جاران 2 8 4 جاران 1 4 3 پەرتووکیش مایەوە دەبی کۆی بکەمەوە 8 و 5 8 و 3 11 4 و 1 5 چەند پەرتووکی هەبوو هەمووی 51 51 پەرتووکی هەبوو باشترین شتەوەیە خوێندکاری ژیر بە خۆت پرسیارەکان شیکار بکەی نەکتەن یەکسەر بچی تەماشای پێدراوەکان هەڵبژاردەکان بکەی پرسیاری 7 کام ژمارە چەند جارەی 6 نییە زۆر کەس ڕەنگە ئەو نیەی نەخینەوە ئەو باشترین ڕێ ئەوەیە بزانین کە 18 چەند جارەی 6 چونکە 3 جاران 6 دەکا 18 4 جاران 6 دەکا 24 5 جاران 6 دەکا 30 کەواتە کام وەڵام ڕاستە ئەو وەڵامە پرسیاری ژمارە 8 کام ژمارە خۆبەشە 12 خۆبەش نییە چونکە دابش دەبی بەسەر 3 دابش دەبی بەسەر 4 دابش دەبی بەسەر 6 4 خۆبەش نییە چونکە دابش دەبی بەسەر 2 بەسەر 7 15 دابش دەبی بەسەر 5 بەسەر 3 تەنیا 11 خۆبەشە واتە ئەو وەڵامە ڕاستە پرسیاری نۆ کام ژمارە کۆڵکە نییە بۆ ژمارە 24 دەبی ئەمن بچم بزانم 3 جاران 8 24 کۆڵکەنە هەردووچیان 6 کۆڵکەیە چونکە 6 جاران 4 دەکا 24 کەواتە تەنیا 9 کۆڵکە نییە پرسیاری دا چۆن ژمارە 42 دەنووسی لەسەر شێوەی لێکدانی کۆڵکە خۆ بەشەکان باشترین ڕێ بچم بە خۆم 42 بنووسم وەکو کۆڵکە خۆ بەشەکان لەبەرەوەی 42 ژمارەیەکی جووتە دەتوانم یەکسەر دابەشی کەم بەسەر 2 4 دابش 2 دەکات 2 دووش دابش 2 دەکات 1 21 دابش دەبی بەسەر 3 دەکاتە 7 کۆڵکەکان 2 3 7 2 3 7 واتە
ئەو وەڵامە ڕاستە. کۆڵکەکان 2 3 7. پرسیاری 11 کام ژمارە توانای دابەشبوونی نییە بەسەر 5. هەر ژمارەك خانەیەکانی 5 بی توانای هەیە، سفرێش بی توانای هەیە بەسەر 5. کەواتە تەنیا ئەو ژمارەیە ناتوانی دابەشی کەی بەسەر 5، کەواتە ئەو وەڵامە ڕاستە. پرسیاری 12 نزیک کراوەی یەکەم جار دەبی ئەمن دابڕینەکان بکەم هەتا بزانم ئەو ژمارەی بخینمەوە ئاسانترە. دابڕینە زەردەکە دابڕینی هەزاران واتە دەخینمەوە 372 وشەی هەزاریش پێوە دەلکێنم 372,394 بۆ نزیکترین 10,000. یەکەم جار دەبی بزانم ئەو ڕەنووسانە کامە خانەنە. لە لای ڕاست خانە یەکان، خانەی دەیان، خانەی سەدان، دووەکە خانەی 1,000، ئەوجا هەفتەکە خانەی 10,000. واتە ئەمن ئەو هەفتەی دەبی نزیک کەمەوە. کە ئەو هەفتەی نزیک دەکەمەوە پێش هەموو شتێک هەموو ئەو ڕەنووسانەی دەکەونە لای ڕاستی هەفتەکە دەبن بە 0 یەکسەر. هەموو ئەوانش کە دەکەونە لای چەپی وەکو خۆی دەنووسرێنەوە. واتە ئەمن یەکسەر دەبی بنووسم، سەیەکەی بنووسم، ئەوجا هەفتەکەی بنووسم، ئەوانی دی هەموو بنووسم 0 بیان کەمە 0. دووەکە دەبیتە 0، سەیەکە دەبیتە 0، نوێیەکە دەبیتە 0، چارەکەش دەبیتە 0. ئەوجا پاشان چ دەکەم؟ تەماشای یەکەم ڕەنووس دەکەم، جیرانەکەی دراوسەیەکەی ئەو ڕەنووسەی کە لە لای ڕاستی هەفتەکەی ئەو دووە. ئەگەر ئەو دووە ڕەنووسە چی گەورە بوو، ئەگەر 5 بوو، ئەگەر 6 بوو، ئەگەر 7 بوو، ئەگەر 8 بوو، ئەگەر 9 بوو، ئەو هەفتە دەبی بە 8 زیاد دەبی. بەڵام ئەگەر 0 بوو یان 1 بوو یان 2 بوو یان 3 بوو یان 4 بوو، ئەو هەفتە هەر وەکو خۆی دەمێنێتەوە. مادام لێرە چونکە 2 واتە 37 وەکو خۆی هەفتەکە وەکو خۆی دەمێنێتەوە، ژمارەکە ئەو های لێدێ پاشی نزیککردنەوە. ئێستا ئەگەر دابڕینەکان بکەم هەتا بە جوانی بیخینمەوە 370,000 370,000 ئەوە تا 370,000 ئەوە ڕاستە. بچمە لای پرسیاری ژمارە 13 ئەوەی دەیزانی بینووسە. 160 گەشتیار ویستیان سەردانی مۆزەخانەی هەولێر بکەن بە باس، نەک پاس، پاس واتە پاسپۆرت، بە باس. هەر باسێک 32 گەشتیار دەگوێزێتەوە. چەند باس گەشتیارەکان دەگوێزێتەوە؟ چەند بەسمان پێویستە؟ ئەگەر 160 کەس بووین، ئەو 160ی دابەشی 32 دەکەم بزانم چەند بەسمان پێویستە. 160 دابەش 32. 5 هەیە، 5,002 10، 5,003 15، یەکی 16. هیچ نەماوە، هیچ کەس نەماوە لە گەشتیارەکان. تەواو بوو بەسەکان هەمویان پڕبوون لە گەشتیار. هەر بەسەی 32 کەس دەگری و 160 کەس 5 بەس 5 دانە. 5 دانە هەیە. تەواو هیچ لێرە دەوی بە خۆمان بنووسین، هەڵبژاردن نەبوو. لێرانە پرسیاری 14 یەکەم 10 چەند جارەکانی ژمارە 6 بنووسە کام شێواز تێبینی دەکەی. زۆر ئاسانە، ئەگەر هەر نەزانین دەچینە لای خشتەی لێکدان. یانیش لێرە دەیان نووسین 6 ئەوجە دوای 12 12 و 6 18 18 و 6 24 24 لەگەڵ 6 دەبی بە 30
ئەو دەیکەین دەبی بە 36 ئەگەر لێرە بینوسمە باشترە جێشم نییە لەسەرەوە دەنووسم 36 یان لێرە بە سۆری بنووسم 36 لەگەڵ 6 دەکاتە 42 لەگەڵ 6 دەکاتە 48 لەگەڵ 6 دەکاتە 54 54 لەگەڵ بە چ ڕەنگەکی بنووسم لەگەڵ 42 لەگەڵ 6 دەکات 38 لەگەڵ 6 دەکاتە 54 54 لەگەڵ 6 دەکاتە 60 بزانە شێوازەکە کووە خانەی یەکان ئەگەر تەماشاکەین 6 2 8 4 0 دیسان 6 2 8 4 0 ئەوە شێوازەکەیە هیچ شتێکی ئەوەندە سەیر و سەمەرەش نییە ئەو شێوازە هەتا دێ هەر ئاوا بەو شێوەیە شێوازەکە 6 2 8 4 0 6 2 8 4 0 هەتا کۆتایی ئەمنیش لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە هەتا وانەیدا هەتوو لاپەڕەیەکی نوێ ڕەنگە بابەتەکی نوێ هەر خۆش بی